بە پێی دوایین داتا لە هەرێمی کوردستان لە نێوان ساڵی 2006 تاوەکو ساڵی 2025 واتە تاوەکو مانگی حوتی 2025 366 پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی مۆڵەتی وەبەرهێنانیان وەرگرتووە. واتە ئەو پرۆژە نیشتەجێبوونانەی کە تەنها مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە. لای ئێوە بێ ئاگادار بن پرۆژەکانی نیشتەجێبوون دوو بەشن، بەشێکیان مۆڵەتی وەبەرهێنان وەرەگرن، بەشێکیان مۆڵەتی شارەوانی وەرەگرن. واتە ئەو یەکە نیشتەجێبوونانەی کە زەویەکەی لە ئەسڵا تاپۆیە. بەڵام ئێمە تەنها باس لەوە ئەکەین کە ئەو مۆڵەتانەی کە وەبەرهێنانە 366 پرۆژەی نیشتەجێبوون لە ماوەی 19 ساڵی ڕابردووە مۆڵەتی وەبەرهێنانیان وەرگرتووە بە قەبارەی 33 ملیار و 488 ملیۆن دۆلار. سەبارەت بە وردەکاری راپۆرتی بە دواداچوونی مڵکداتا بۆ پرۆژەکانی نیشتەجێبوونی شوقە بە دیاریکراوی، چونکە ئێمە ڕقابەی یەکەممان لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوونی شوقەیە. ژماری پرۆژەکانی نیشتەجێبوونی شوقە لە سلێمانی زۆر لەم ژمارە ئێمە زیاترە. ئێمە تاوەکو ئێستا لە داتابەیسی مڵکداتا 38 پرۆژە داتاکانیان گەشتۆ بە ئێمە. لە 38 پرۆژەی نیشتەجێبوون بە تەنها شوقە لە ئێستادا لە کارکردنە لە سلێمانی، کە لەم پرۆژانە کە پێوترێ 38 پرۆژەی نیشتەجێبوونی شوقە زیاتر لە 35,000 یەکەی نیشتەجێبوون لە قۆناغی دروستکردنە لە سلێمانی. واتە 35,000 یەکەی نیشتەجێبوون لە قۆناغی دروستکردنە. ئەم پرۆژانی کە ئێستا لە سلێمانیا لە قۆناغی کارکردنان دوو بەشن، بەشێکیان مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە، بەشێکیان ئەو پرۆژانن کە مۆڵەتیان لە وەزارەتی شارەوانی وەرگرتووە واتە تاپۆیە. مۆڵەتەکان و کارکردنی پرۆژانە کەوێتە نێوان ساڵی 2020 تاوەکو ساڵی 2025. بەشێک لەم پرۆژانە بە پێی پرۆسیسی کارکردنیان لە وادەی یاسایی خۆیانە دوا کەوتون، چونکە یەکەی نیشتەجێبوونی شوقە لە هەرێمی کوردستانە لە زۆرینەی مۆڵەت پێدانەکان ئاماژە بەوە کراوە پێویستە لە نێوان 30 مانگ تاوەکو 36 مانگی کارکردن بێ، بەڵام بەشێک لەمانە دوا کەوتون. و خاڵێکی تر کە جێگەی دڵخۆشیە بەراورد بە شارەکانی دیکە لە هەرێمی کوردستان، ناوی کوردی لە نێو پرۆژەکانی شاری سلێمانیا زیاتر هەست پێکرێ بەراورد بە شارەکانی دیکە.